بسم الله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحابته إلى يوم الدين. عزيزان خۆشەویستان لە فەرموودەی 112 لە باسی قەرز و قەرزداندا ڕێک بە پێچەوانەی فەرموودەکەی پێشووترەوە کە خوای باڵادەست هاوکاری هەموو کەسێک دەبێت لە نیەتی باش و لە کاری باشیاندا. فەرموودەکە دەفەرمێ ما من عبد كانت له نية في أداء دينه إلا كان له من الله عون. هەر کەسێک لەو کاتێک کە قەرزێک دەکات نیەتی وابێ کە ئەم قەرزە دەداتەوە و ئەم قەرزە جێبەجێ دەکاتەوە بەردەوام دوعای خێر بکە بڵێ خوایە هاوکاریم کە تا ئەم قەرزەیەم برایان بمەوە ئەوە خوای گەورە وعدی داوە بەڵێنی داوە کەوا هاوکار و پشتیوان و پشتگیری دەبێت. لە فقی ئەم فەرموودەیەدا ئازیزان و خۆشەویستان چەند فقێکی وردمان دەست دەکەوێت ینی چەند تێگەیشتن و وردەکارێکی جوانمان دەست دەکەوێت. یەک لەوانە وەفا بە وعدە بەدەستهێنانی پشتیوانی خوایە. هەر وەفایەکتدا لە کاتی وەفادانەکە بڵێ خواجان هاوکار و دەستبارم بە وعد بێ لەسەر بەڵێنەکەی کە داوە بە تۆ پشتیوانم بە خوای گەورە خۆی پشتیوانێ بێ و هاوکارێ بێ و دەستبارێ بێت. بۆیە وەفا بە وعدە بە نیەتیش بەدەستهێنانی پشتیوانی خوای گەورەیە. دووهەم لە فقی ئەم فەرموودەیەدا نیەتی باش سەرەتایەکە بۆ هاوکاری خوایی. هەر کەسێ ئێوەیە لە هەموو کارەکانیە خوای گەورە هاوکار و دەستباری بێ پشتیوان و پشتگیری بێ با نیەتی باش بێ خوای گەورە لەگەڵ نیەتەکەی خۆیدا هاوکاریەکات و پشتیوانیەکە و کارە قورسەکانی بۆ ئاسان دەکات. فقی سێهەممان هەر خزمەت و کار و هاوکاریەک کە قازانجەکەی بۆ مرۆڤ بێت ئینسان مرۆڤەکان کەڵکی لێوەربگرێ خوای گەورە ڕاستەوخۆ نەگنا ڕاستەوخۆش ڕاستەوخۆ فەرمیەوە بۆ منت کردووە چونکە مرۆڤە هی منە کە ئێستا محتاجە من خصومەتە ژێر تاقیکردنەوەیەکە تۆ دەی هاوکارێبی ئەوە من ئەو هاوکارەیە بۆ خۆمی حیسابەکەم و لای خۆمی حیسابەکەم و بە چاکەکردن لەگەڵ خۆمدا قبوڵیەکەم. بۆیە ئەمەش هەر لەسەر نیەتی باشە بە تایبەتی لە کاتی قەرز وەرگتندا. فقی چوارەمان دڵنیاکردنەوەی نیەتی باش بە هاوکاری خوایی. یعنی خوای گەورە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لێرەدا لەم فەرموودەیەدا بەڕاشکاوانە بۆمان تەئکید دەکاتەوە دڵنیامان نەکاتەوە کە ئەفەرمێ هەر کاتێ تۆ لە هەر کارێکە بە تایبەتی لە وەرگرتنی قەرزە بەس نیەتی دانەوەت هەبێ ئەلێرەوە بە دڵنیاییەوە بێد و دڵی بێشک و گومان إلا كان له من الله عون. إلا یعنی وەک بڵێ دڵنیایی و یەکلاکەرەوەی ئەوەی کە مادام تۆ نیەتت باشە خوای گەورە لە پشتە و دڵنیاتەکەمەوە یعنی گومانت نەمێنێ کەواتە لە دەرکردنی لە دڵا دەرکردنی ئەو گومانەی کە بڵێ خوا هاوکارم بێ بڵێ هەر بە نێتهێنانی دانەوەکە و نیەت باشێکە خوای گەورە پشتیوان و هاوکار و دەستبارت ئەبێ. خوای گەورە تەوفیقی هەموو لایە بدە. سڵاو و ڕەحمەتی خواتان لێبێ. سەلام عەلەیکوم و ڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوهو.